نۆچم دواویەوە کاش و کۆی و کەڕێیتەوە کردی وەلاتێمە ئەردە و دووز نێمەند بقەی تۆنێدا کشتامە ئەی زیڤەرە کەنێ عەقڵ و فام بدایێ تۆتە و ڕشت ئەن سەڕێ و وشکدامە فێنێ دۆن و سپە و سیا و زەردا نێ پێرنێ هەندێ ما خۆڤەر نێدا وەلاتێ ما کردە چهار پارچەی ژێ و پارچە دیکە سیاقێمانێدا مایەوانێ حەقی تەنێ بگیرێ هەندێ تاقەتی هەر کەس چیە وەگیرێ لە حەد نێبی تم لەژ و دژمنەی بی واقع نێشم جارێزی بلاکرێ دەست و نێنووی کێما سیانۆ مندێ کەراجالی نێ قەدیایی هەتا شاناردی کەندێ مەکتەبێ چنێ بی کێ هەربێ بموسم شاری مەکتەب قەدینای بی فاکولتەی وەندێ ما مسنای بی واتێ دینیا فانیۆ چ ماڵ و ملک و کێف پێرۆ زووریۆ قەندێ ڕەهاتەیدا دنیای مەگروەیێ قوڵ و مەقبوڵ ڕزقیە ڕازی بیۆ چرێ ماانێ دنیا قای گونای ماچی چیۆ سەبەنۆ وە خزنا تۆرە مارێزی چیە ببیجیۆ ڕزق چنیۆ چوێش کێخا بەینەنێ ئێدی بەسۆ نۆچم دۆ یا ئابی یا بۆیجیۆ